سڵاو بەڕێزان، لێرەدا پێم باشە باس لە چۆنەتی گۆڕینی زمانی گوگل کلاسڕوم بکەم. وەک بەڕێز مامۆستا ئاسۆ باسی کرد، بەڵێ بەتاکید لە ناو زمانەکاندا زمانی عەرەبی و زمانەکانی تریش هەیە بۆ گۆڕینی واجهە و ئایکۆنەکان و نووسینەکانی گوگل کلاسڕوم. لێرەدا دەمەوێت باس لەوە بکەم، ئێمە پێشتر شەرحی بەرنامەکەمان کرد لەسەر زمانی ئینگلیزی، واتە لەسەر ستایلی زمانی ئینگلیزی لە گوگل کلاسڕومە. لێرەدا بۆ گۆڕینی زمان پێویستە بچینە سەر ئەو ئایکۆنەی کە وێنەی خۆمانی تا دەرکەوتووە لە گوگل کلاسڕومە، واتە بچینە سەر ئەکاونتەکەمان، پاشان دێنە سەر مانەج یۆ گوگل ئەکاونت. کلیک لەم ئایکۆنە دەکەین یان لەم تێکستە دەکەین و پاشان لەم بەشەی دەکرێتەوە لای چەپەوە کلیک لە Data and Personalization دەکەین. پاشان سکرۆڵەکە دادەگرین بۆ خوارەوە و لە بەشی خوارەوە دەبینین Language دەرکەوتووە. Language واتە زمان. لێرەدا وەک دەبینین ئینگلیزی United States، ئینگلیزی ئەمریکی دیاری کراوە. بۆ ئەوەی بیگۆڕین بە عەرەبی ئەمە کلیک لێرە دەکەین یان لە هەر ئایکۆنێک لەسەر ئەم نووسیناکەین، پاشان دەبینین تەنیا زمانی ئینگلیزی لێرە زمانی ڕەسمی گوگل کلاسڕومی ئێمەیە. بۆ ئەوەی زمانێک هەڵبژێرین کلیک لە Add another language دەکەین. پاشان لەو لیستەی دەکرێتەوە زمانەکانی تێدایە دێنە خوارەوە بۆ زمانی عەرەبی. بەڵێ زمانی عەرەبی لێرەدا هەیە و پێم وایە کوردیش هەر هەبێت، کوردی ناوەند هەیە، بەڵام ئەم کوردیە پێم وابێ زۆر تەواو نییە و زیاتر لەسەر لوغەی عەرەبی داڕێژراوە، هێشتا بە تەواوەتی ئایکۆنەکان و نووسینەکانی نەکراون بە کوردی. کلیک لە زمانی عەرەبی دەکەین. لە عەرەبیش چی عەرەبیەکمان بێ هەڵی ئەبژێرین، بۆ نمونە عەرەبی عێراق یان سعودیە یا هەر شوێنێکی تر. زیاتر من ئیش لەسەر المملكة العربية السعودية دەکەم، پاشان سەلێک دەکەین. وەک دەبینین لێرەدا لە خوارەوە دەرکەوتووە، بەڵام هێشتا زمانی ڕەسمی گوگل کلاسڕوم نییە. بۆ ئەوەی ببێ بە زمانی دیفۆڵت لانگویج، زمانی ئەساسی لە بەرنامەکەدا، کلیک لەم سەهماکەین و ئەیبێنە سەرەوە. پاشان زمانی ئینگلیزی دەبێت بە زمانی لاوەچی. وەک دەبینین ڕاستەوخۆ یەکسەر لوکەکەی گۆڕی و پاشان ئەگەڕێینەوە بۆ گوگل کلاسڕوم، بە تەنها کلیک لە Refresh یا Reload this page ئەبینین گۆڕانکاری دروستە بێ. بەڕێزان، وەک دەبینین لێرە ئایکۆنەکە گۆڕاوە، لەبری Create Class ئێستا ئینشاء صف ئەو انضمام إليه دروست بووە. ئەبینین زۆربەی شتەکان گۆڕاوە. ئەگەر کلیک لێرە بکەین بە عەرەبی ئەتوانین ئینشاء صف بکەین و نووسینەکان و تێکستەکان عەرەبین. و ئەگەر بین لێرەش بە هەمان شێوە الصفوف، تەقویم، المهام المطلوبة و تەواوی بابەتەکان ئیعداد یا ئیعدادات هەمووی بە عەرەبیە. ئەمە بۆ مامۆستا بەڕێزانی کە بیانەوێت زیاتر کار لەسەر عەرەبی بکەن. هەڵبەت ئێمە پێشتر ناوی کلاسەکانمان بە ئینگلیزی نووسیوە، بەڵام عەدەدی طولاب ئەبینی لێرە دەرکەوتووە. یان ئەگەر کلیک لە یەکێک لەمانە بکەین، سێرەکەین مشارەکە و زۆربەی شتەکان لێرە بە عەرەبین. إضافة تعلیق ئەبینیت هەمووی بووە بە عەرەبی. لەسەرەوە ساحة المشاركات، تەواوی بابەتەکان، الأشخاص ئەو خوێندکارانەی کە ئیزافە کراون، مامۆستاکان، خوێندکارەکان. و بە هەمان شێوە بۆ ئەوەی بمانەوێت جارێکی تر بگەڕێنەوە بۆ زمانی ئینگلیزیە بۆ هەر زمانێکی تر، هەمان طریقە و هەمان هەنگاوەکان دووبارە ئەکەینەوە. لە عەرەبیە کلیک لە وێنەکەکەین بە هەمان شێوە و إدارة حسابك، پاشان البيانات والتخصيص ودينا خوارەوە ئەبینین اللغەت دەرکەوتووە. پاشان لوغەکە
ئەگۆڕین هەر بە تەنها کلیککردن لە ئەو سەحمە بۆ سەرەوە ڕاستەوخۆ لوغەکەمان بۆ گۆڕێ بە لوغەی ئینگلیزی. بەڵێ زۆر سپاس.